ئێمە داوای خوێندنکەی VIP ناکەین، داوای ژیانێکی VIP ناکەین بۆ خەڵک، داوای ژیانێکی سەرەتایەکەین بۆ خەڵکە بەڕاستی خەڵک ئەمڕۆ تەواو بێتاقەت بووە ئیتر یعنی گەشتوتە ئەوەی بۆچی خەڵکی هەرێمی کوردستان لە تەقینەوەیە ئەوە نییە ئەوان بەڕاستی بە کوتلە و کوتلەکاری و ئەوە داهاتی هەرێمی کوردستانیان دابش کردووە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک داهاتی هەرێمی کوردستان بۆ خەڵکەکەی نییە. من ئەم گەڕەکە داوای شتی گەورە ناکەین، ئێمە داوای خزمەت گوزاری سەرەتایەکەین بە نمونە ئاو مەجاری کارەبا کە ئەمانە بەڕاستی تۆ ڕێگەوبان و دابینکردنی خەتی پاس ئەمانە سەرەتاییترین مافی خەڵکە. نە ئاوێکمان هەیە نە جادەیەکمان هەیە هیچ حسابێ بۆ سەماوات ناکرێت زۆر شتە سەماواتەوە نەوێ بڵێ کەمە هیچەوە گەڕەکەتان بۆ شێوێ ینی ساڵە لێرەم هیچم نەبینیوە هاتا پاسێکشی لێنێ لە جادە قیرەکە دابەزینەوە پێبینەوەنی کورە ئاو سەرچاوی ژیانە نییە ئاوەڕۆیە هەر نییە کارەبایە ئەبێ بە 300 مەتر ئەمجا ڕایکێشی بیهێنی بۆمە ئەمووی دیلێ نییە هەمووی بەسەر ئەم مزگەوتە سەیریکە هەمووی بەسەر ئەم مزگەوتە هەمووی ماڵەکان بێوە بردویانە هیچ خەدەماتێکی نییە لە ساڵ و نیوێکاڵێ من کتابم نردووە بۆ 31 عەمود ساڵ و نیوێکە 31 عەمود ئێسەش نییە کەپیان لە چاوایە ئەگەر کەپیان لە چاوانە بغاچای ئەمەیان نەبینی ئەم حاڵی ئەم گوزارانی ئەم خەڵکیان نەبینی ئازان خەڵکە چ گوزارانی کاژی ئەزان خەڵک گوزارانی کاژی هەروەی کە هەر لە ئان و دەقاب تەقێتەوە بە قورعان